سەرباری دەستنیشانکردنی وادەکەی کەچی تا ئێستا دیار نییە ئاخۆ لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی خولی داهاتووی پەرلەمان ئەنجام دەدرێت یاخود نا. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن هەڵبژاردن مافێکی سەرەتایی هاوڵاتیانە، بەڵام دوو حیزبە دەسەڵاتدارەکە بەبێ ڕەچاوکردنی کاریگەریە نەرێنیەکانی و بە مەبەست و لەبەر بەرژەوەندی خۆیان هەر کات بۆیان نەگونجێت بڕیاری دواخستنی دەدەن. پێویستە بکرێ بەسابێ پەرلەمانێکمان هەبوو بە یەک قەراری بەغا محکەمەی بەغا دایان خست. ئەنجومەنی محافەزات بە پارێزگارەکان بوو بە یەک سەرەوە و داخرا خۆیگە بکرێ باشە نەکرێ بەڕێی من ئەگەر هەردوای خەون نەکرێ وەڵاهی وابزانم ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە پێڵە کار بەڕێکرد ئەو شریعەتی شەنامێنێ ئەو ئەبێ بکرێ تۆ چاوەڕای تەغییرێکەکەی کاکە خۆ نابێ ئەمە دوو ساڵی کرد ئەو وڵات دوارن بەڕێوە. گەرچی هەڵبژاردن بژاردەی دروستی گۆڕانکاری و ئاڵوگۆڕی دەسەڵاتە لە سیستەمە دیموکراسیەکاندا، بەڵام بەشێک لە چین و توێژە جیاوازەکان دەڵێن لە هەرێمی کوردستان یەکێتی و پارتی بۆ بێباکردنی پرۆسەی هەڵبژاردن و هەوڵی ناومێتکردنی کۆمەلگا لە گرنگی و کاریگەری ئەو پرۆسە سیاسیە هەمیشە لە کارکردندان. یعنی ئەگەر ماڵ و مناڵەکەی خۆم پێ بەڕێوە نەبرێ باوەڕ بکە بەجێ یاڵێڵە ئەیە مۆدەست خاوەنەکەی ئێکاکە باشە سەدان هەزاران گەنجی بە ئەزمونمان هەیە لە وڵاتە خاوەنی شادەی بەرێز یعنی باشە بۆ تۆ دان بەوانانە یان خۆ تەسلیم ناکەی بە هەمومانەکانی کە گەنجێکی ئەکادیمی خوێنەوار بێت دەساودەست بەم دەسەڵاتە بکە ئەزمون پێیا بکە. بە بڕای چاودێران ئەنجام نەدانی هەڵبژاردن لەو وادەی دەستنیشان کراوە و لە ئاگەری دواخستنیدا ئەم جارە زیانی هێزگار گەورە بە قەواری هەرێم دەگەێنێت و مەترسی نەمانیشی دێنێتە کایەوە. بۆ 6 ساڵە ڕات تێپەڕێ بەسەر دوایین هەڵبژاردندا لە هەرێمی کوردستان تا ئێستاش نیەتێکی جدی نییە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کە بە مەترسێکی زۆر گەورەیە هاوکات نەنجێکی زۆر گەورەیە بۆ ناوبانگی هەرێمی کوردستان. وەکوە بینین وڵاتانی ڕۆژئاوا بەتایبەت ئەمریکا و بەریتانیا هەروەها نێرەلایەتی نەتەوەی گرتوەکان لە عێراق کە بەوێنامی ناسراوە لەگەڵ حکوومەتی عێراقیشدا ئەمان پەرۆشترن لە پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کە ئەمەش ینی لەوا چیە وا دیارە دوایین هەوڵی کۆمەلگای نێودەوڵەتی بێ لەگەڵ هەرێمی کوردستانە. دیارە کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ هەرێمی کوردستانە زۆر پش و درێژ بووە لە ساڵی 91 و کۆمەلگای نێودەوڵەتی بە بەردەوامی هەوڵەدا سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕێک بخا. دواخستنی هەڵبژاردن و ئەنجام نەدانی لە وادەی یاسایی خۆی مۆرکێکی دیاری حکومڕانی کوردیە لە هەرێمی کوردستان و لە دروستبوونیەوە هیچ هەڵبژاردنێکی گشتی لە وادەی خۆیدا سازەندراوە و کەمترین ماوەی دواخستن 2 مانگ و درێژترینیشیان گەیشتۆتە 10 ساڵ. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.